خۆشەویستان ئەم ئێوارەی یەکێک لە شاعیرە دیارەکان کە خاوەنی چەندین تێکستی جوانە ئەم ئێوارەیە لە پرۆگرامی کورسات مەگەزین میوانمانە کە ئەویش شاعیری دیار شاعیر ئەحمەد محەممەدە کە لە ئێستادا و بۆ یەکەم جار لە مێژووی شعری لیریکی کوردیدا یەکێک لە دیوانە شعرەکانی کە ئەویش دیوانی تەمەنی شاعیر ئەحمەد محەممەدە بە زمانی ئیتاڵی چاپ کراوە بڵاو کراوەتەوە قسە و باسی زیاتر دەربارەی دیوانەکە ناوەڕۆکی دیوانەکە لەگەڵ بەڕێزیانەکەم کە لە سودی کورسان مەگەزین میوانمانە. کاک ئەحمەد بەخێر هاتی خێری سەرچاومان زۆر سپاس. ئەم پرۆژەیە ئەگەڕێتەوە بۆ کەی و کێ بیرۆکەی ئەوەی هێنا کە یەکێک لە دیوانەکانی تۆ کە دیوانی تەمەنە جوانە و پرسیارە خۆم چاوەڕێ و ئەوە نەبوومەوە پرسیارم لێ بکەی بەڵام باشە حەقیقەت ناخوێن لە ڕێی پرسیارەکەی جەنابتەوە. ئەم پرۆژەیە سەرەتا کاک هەژا خۆشنا و کێشێکە لەو کوردانەی کە لە ئیتالیا بۆ و لەگەڵ قونسوڵی ئیتالیا لە قونسوڵە دیژەکە چەند شعرێکی بۆ تەرجەمە کردبووم بۆ قونسوڵی ئیتالی بەڕێز میکلێ کامێرتۆ. ئیتر بەڕێز میکلێ کامێرتۆ معجیبی هەبوو بوو بە شعرەکان و خۆشی دکتۆرای هەیە لە گەڵاوەشە کە دیوانەکەم بۆ بردەوە بۆ تویتێکی کرد لە پیجی ڕسمی قونسوڵێتی ئیتالی. ئیتر داوای لێکردم شعرەکانم تەرجەمەکەم بە ئیتالی. ئیتر ئەوە بوو چوومە سەردانێکی سویسرام کرد لەوێ دکتۆر بەردان کە دکتۆرای هەیە دکتۆر بەردان یاسین دکتۆرای هەیە لە بواری مۆسیقای نەتەوەکانە. ئەویش تەرجیعی کردم و داوامان لە کاک تاریق بزەینی کرد کە دیوانەکەم بۆ تەرجەمەکە بۆ ئیتالی ببرن. ئیترەوە بوو دیوانەکەمان تەرجەمە کرد و دیوانەکەی تەرجەمە کرد بۆ زمانی لە هەڵبژادەیەک لە دیوانەکەی تەرجەمە کرد بۆ ئیتالیەوە بوو کاک تاریق گەڕایەوە لێرە و گفتوگۆیەکی شڕ و پڕیشمان ساز کرد ئێمە لەگەڵیا. بەڵێ پێش من ئەو هاتە ئێرە وەکو متەرجیمەگاتە بەرنامەکەی جەنابتانەوە و ترەوە بوو لێرە ڕێوڕسمێکمان بۆ کردی تر قونسوڵی ئیتالی بەڕێز میکلێ کامێرتۆ خۆی پێشێکی بۆ ئەم دیوانە نووسی یەکەم جارە کە قونسوڵێکی ڕسمی ئیتالی کە خۆی لە پۆستا بێ بە پۆستی خۆی و بە ناونیشانی خۆیەوە نەک خانەنشینێک هات پێشەکی بۆ ئەم دیوانە نووسی و ئەوە بوو کتێبەکەمان چاپ کرد و هەم لە ئیتالیا و هەم لە کوردستان ڕێوڕسممان بۆ کرد. ئەوە بوو ڕێوڕسمەکەمان. من سپاس بۆ کۆمەڵی گەلی کوورد دەکەم کە زۆر پێمەوە ماندوو بوون لەوێ کاک محەممەد ئیسماعیل و کاگارە محەممەد لە ئیتالیا زۆر ماندوو بوون بە منەوە و دڵخۆشی من لەوەیە بوو کە خەڵکانی زۆر لە ئاستی باڵایە بەشداربوونێکێ لەوانە بەڕێز ماوەڕۆ دیڤێستێ کە پەیوەندیکاری نێودەوڵەتی هەموو جیهانیە لە ئیتالیا هاتوو بۆ کۆڕەکەەوە بوو تێی هەبوو لە کۆڕەکەی و داوای کردوتی خۆزگە ڤیزە نەبووایە بمانتوانایە زمانی هەموو نەتەوەکان بێتە وڵاتەکەمانەوە. ئەڵبەتە ئەمە یەکەم جارە لە مێژووی شعری لیریکە وەکو ئەوانی ژاگادارن کە دیوانێکی شعری لیریکی تەرجەمە بکرێ و بچێتە وڵاتی ئیتالیاوە. زۆر باشە. لە با بڵێن هەموو تێکستە شعرەکانی دیوانی تەمەن لێرەیە هەندێکی نەکردووە لەبەرەوەی هەڵبژادەی تیا کردووە لەبەرەوەی تەرجەمە وەکو وتم تەرجەمە وەکو فەرشێک وایە دیوەکەی تری بێی بەڕوان لەبەرەوە کاتێک متەرجیم دەزیاتە دەقێگەوەی خۆی لەگەڵ یان نەژی ناتوانێت. ئەڵبەتە کاک تاریق ماندووبوونێکی زۆری پێوە چەشووە بەڵام من بەوە دڵخۆشم ئەمە دایما ئێمە شعر تەرجەمە کراوە لە ئیتالیەوە لە سویدیەوە ئەمە بە پێچەوانەوە دەنگێکی شعری کوردیە چێتە ناو وڵاتێکی ئەوروپیەوە بەدەل لەوەش ئەمە هەم بۆ کورد هەم بۆ کتێبخانەکانی ئەوەی من ئاگادارم بۆ کتێبخانەکانی میلانۆ ڕۆما بۆ یعنی وەکو لای خۆمان نییە کە کتێبێکە برد پێێ بچیتەوە بڵێ ئەو کتێبە نەمان. ئێستا نوسخەیەک لەم کتێبە لە کتێبخانەی میلانۆ لەناو کتێبخانە گەورەکەی میلانۆە لە شاری
بۆڵدانۆ لە شارەکەی ناوی شارەکەم بیچۆتەوە ئەوەی شکسپیر ڕیوایەکەی لەسەر نووسیوە ڕۆمیۆ جۆلیۆ بەداخەوە چوومە شارەکەس بە ناوی شارەکەم بیچۆوە لە یەکێک لەو کتێبخانانە کە خۆم لەگەڵ یا چووم لەوێ داینا کاکتارێکانی بە تەماشە لەوێ ئیشی لەسەرەکە و زیاتریش بە تەمایە بڵاوی کاتەوە بە ناوی زۆر باشە. ئەمە یەکەمین بەرهەمیان یەکەمین کتێبی شعری لیریکیەکە وەربگەڕێتە سەر زمانی ئیتاڵی. بەرهەمی شاعیرانی ترمان هەیە بە زمانی ئیتاڵی؟ پێشتر شعری کاک شەرکۆی تەرجەمە کردووە بەڵام وەک دیوان نا شعری شاعیرانی تری لە ڕۆژنامەکانە بڵاو کردبووە بەڵام وەکەوەی خۆی کاک تاریقیش و ئەوەش کە من بیزانم ئەگە تۆ دیقەت بەی کاک شەرکۆ ئەحمەدی شاملۆ زۆر لە نووسەرەکانی چوادۆرمانەوانەی ئێران تورکیا هەتا شعرەکانیان عەزیز نەسین هەتا نووسینەکانیان تەرجەمە نەکراوە بە زمانی تر گەورەی و ناوبانگیان بۆ شوێ نەچۆتە دەرەوە. بەیانی ئەم دیوانە لە ئیتالیەوە تەرجەماکرێ بۆ ئاسانە تەرجەمەکردنی بۆ ئینگلیزی بەڵام کوردێک لە کوردیەوە ئاسان نییە جارێکی تەرجەمەکەیتەوە لەبەرەوە چوونە ناوەی بۆ دنیای دەرەوە زمانێکی ڕسمی ئەوروپی بەڕاستی بۆ من زۆر دڵخۆشیە و بۆ نەتەوەی کوردیش بەڵامەوەی کە من دڵخۆشەکات بەڕێز قۆنسڵی ئیتالی کە خۆی پێشەکێکی نووسیوە ینی لەیەوە دڵخۆشترم تەنانەت خۆی بە منی ودوتی حەزمە کرد بە هاتمایە بۆ سلێمانی لەو کۆڕی سلێمانی خۆم شارەکانم خوێندایەتەوە ئەو نەی عەجاباتیە بوو. باشە قسەکانی دەربارەی گرنگی ئەم بابەت و گرنگی وەرگێڕانە بۆ زمانی ئیتاڵی یاخود زیاتر باز لە تەکستە شعرەکانی بەڕێستانەکە بە تاکید ئەگە تەکستەکان تاسیری لێ نەکات ئەڵێ ئەمە چییە؟ ئەمە خاڵێکی ڕیسیە خاڵی یەکەمی بەڵام من نامەوێت لێرە باسی خۆم بکەم بە باسی لاکبوونی و هەوڕێیانە مەکەم کە دووەم ئەوە بووە کاک تاریق جوان تەرجەمەی کردووە بە زمانێک تەرجەمەی کردووە کە ئیتالیەک بچێتەوە بەسەریان نەقدی لێ نەگرێ ئەمە زۆر گرنگ بووە هەرچەنە دواتر حرف بە حرفی خوێندیەوە ئەنجای ئەمە بردمان بۆ چاپ بەڵام زۆر ڕای هەبوو لە تەرجەمەکەی کاک تاریق. تۆ پێشەکی کە باس لە پرۆژەکە کرا هیچ قەلق نەبووی بەوەی کە تۆ ئەم هەموو تێکستە جوانە وەرەگێڕێتە سەر زمانی ئیتالی ڕەنگە ئەو مانایە نەیەات یاخود لەبەرەوەی من داوام لە تەرجیمەکە کە دوی وێنەکان تەرجەمە بکە نەک وشەم بۆ تەرجەمەکە بۆ نمونە کاڵم خۆزگە منی ژوەک پەپولە گشتەمەنم وەرتێ بۆیە ئەم وێنەیەم بۆ تەرجەمەکە حەقی ئەوەت نەبێ من چی وتووە وێنەی پەپولەیەک و یەک تەرجەمەکە بۆ ئیتالیەکان وێنە کوردیەکان بۆ وێنانی کە من بە کوردان و ماتا یەکێک لەو شعرانەی کاک تاریخ وتی خێزانی ئیتالیە ئەویش ڕۆژنامەنووسێکی دیارە لە ئیتالیا یەکێک لەو شاعرانەی کە زۆر بەدڵی بووتوی ئەم شاعرە دەریا هەیە لە وڵاتی وتوی نەوەڵاتی بە جۆرێک وەسی چوونە سەر دەریاکات من ئەڵەی لەگەڵ منا بوو من لە مناڵیەوە لە پاڵ دەریای ئەم ئینەمە بووە توی لە وڵاتی ئەمە دەریاش نییە. کاک ئەحمەد یەکەم جارە کە بەرهەمەکانی تۆ وەربگێڕێتە سەر زمانێک یان پێشتر بە عەرەبی کراوە بە فارسی کراوە بە تاک دەگەوەی بە دیوانێک بەڵام ئەمە یەکەم جارە دیوانەکەم ببێ بە دیوانێکی ڕسمی و لە زمانێکی ڕسمی جیهانیە و ڕێوڕسمێکی بۆ بکەین و بچیمە ئەو وڵاتە کە وڵاتی ئیتالیا بوو کە چوین لە شاری بۆڵدانەوە ڕێوڕسمێکی جوانمان بۆ کرد. پێت خۆشە بەرهەمەکانی تریشت بە هەمان بەتاکید لەم ئایندێکی نزیکە بە زمانێکی جیهانی هاوشانی زمانی ئیتالی دەکرێت و بڵاوە بێتەوە بەڵام نامەوێت ئەمڕۆ خێرا ئەوە بکەم بەڵام لە ئیشاین وا لە نیوەی ئیشەکە ڕۆشتووە بەتەوە ماوە لەوێ چاپتەوە. ئەگەر ئەمە بکرێتە پرۆژەیەکی با بڵێن گەورە ئەرکی کێیەکە بەرهەمی شاعیرانی وەک بەڕێستان وەربگێڕێت ئەمانە عەفووکە من نامەوێت بچمە ئەو بابەوە لەبەرەوەی لەم وڵاتە بەداخەوە ئێمە کە یەینەوە چاوپێکەوتنەکان لەگەر سپاسی هاوڕێکانمان بکەین پرۆژەکانمان پچووگە بێتەوە لەبەرەوە ئەگە بە دوای ئەرکا بگەڕێن بەداخەوە لە وڵاتەکەی من کەس بە ئەرکی خۆی هەڵناسێت
بەخۆشمەوە لەبەرەوە هیچ دەستگایەکی ڕسمی و ڕۆشنبیری نیە ئەرچی ئەوە بکات کە کتێبەکەی من تەرجەمەکەەوە بیوە بەداخەوە ڕێگریشمان لا هەندێک ناوەندی ڕۆشنبیری و ئەدەبی بۆ دروست بووە ئەلبەتە من کۆمەڵێک سەرمایەدار کاوەڕێی خۆم بوون لە سەفەرەکانمە هاوکاریان کردوم و کە چوومەتە لە ستۆکۆڵم وەکو کاخولەی شیستا هۆڵی بۆ گرتوم و خەڵکی بۆ کردومەتەوە من نامەوێت بەڕاستی چاوپێکەوتەکانم بکەم بە گلەی و گازندا لەبەرەوە هەرچی جارێکە باسی ئەرکوشت بکەن هەوڵێم خۆم لەو پرسیارانە بدمەوە بەڵام خۆشەویستی بۆ پرسیارەکەی تۆ ئاوا جواب بمە. زۆر باشە لە ئیتالیا کە ڕێوڕسمی بڵاوکردنەوە بۆ دیوانەکەت کرا کوردانی ئیتالیا ئامادە بوون؟ وڵات چەند کوردێکات و زیاتر ئیتالیەکان هاتبوون لەبەرەوەی ئێمە بۆ عام نەبوو بۆ شتێکی زۆر گەشتی ئەجنا کوردێکی زۆر هەیە لەو شارە بەڵام ئێمە من بەبەستم لەو کەسانەیە کە ئیتالیش تێئەگەن زیاتر پەیوەندیەکان لەگەڵ ئەوانە دروست بوو ئەلبەتە لە ڕۆژنامەکانی ئەوێ بڵاویان کردبووە کە ئێمە شتێکی وامانەیە بەڵام لەوانەیە گەنجێگە بێ کە تازە چوو بێتە وڵاتە و ئیقامەی نەبێ و نەزانێت ئەمانە بەڕاستی بێئاگا بوون لی لەبەرەوەی بە دوای ژیانی خۆیان ناکەوتون بەڵام من باسیەوە ناکەم کە لە ناو سیستەمی ئیتالیاژین ئاگاداری ڕۆژنامە و ئیعلان و ئەوانە بوون ئەوانە مامان کردبوو. زۆر باشە من ئەوان بۆیان ڕێخست بوو. بەڵێ وابزانم لە وڵاتی سویدیش کۆڕێکتان پێشەوەی پسمە ئیتالیا سەفەرەکەم دەست پێ کرد چوومە ستۆکۆڵم چوومە ستۆکۆڵم لەوێ کۆڕێکی شعریم کردە چەندە پێشتر چەند مانگە لەمە پێ کۆمەڵی و جوانەکان یۆتۆبۆری ڕێوڕسمێکیان بۆ کردم خەڵاتی ڕێزێنانیان نامێ و لەوێ کۆڕێکی گەورەمان ساز کرد ئیترەوە بوو هاوڕێیەکەمەیە لەوێ سەرمایەدارە کاخولا بۆیە ناوە کوردیەکەی خۆی هەڵبژاردووە لەبەرەوەی بۆ نازناوی پیش سەرمایەداریەکەی بەکارێنێ ئیتر جوملە فرۆشێکە مەشهورە لەوێ ئیتوتی وەرە هۆڵ و شتێ بۆ گرم ئیتر هۆڵی بۆ گرتم و کا کوردۆی ئیسلامیزی گوتی منیشی مۆسیقات بۆ کەم ومی هاوڕەکانی خۆمە کرێ بڵین ئەوەیان بۆ کردم ئیتر کا گۆرانی خەزان و ئەمانە کاشارۆیانە ئەمە ستۆکۆڵمەوە ئەو کاتێک کاکەمال و کانی خانیش بەشدار بوونێکی بە کۆپلەیە گۆرانی ئەوە ستۆکۆڵمە بڵێ ئیتر من دڵخۆشم بەوەی ئەم ڕوخسارانە هەر یەکەیان کەسایەتیەکی بەرزی یا ناو ئەدەبین یا هونەرین یا سیاسین یا خۆی بۆ خۆیان خاوەنی سێ چوار زمانەوەی کاتوونەتەیە لە حەزەکەم دواتر خوێنەر بۆ تاکیدبوونی قسەکانی من تەماشای ئەمانە بکە گەورەی کۆڕەکەی من لەوانە بۆ ئەمانەی کاتون هیچ تیانی خەڵکێکی نەخوێنەوەوار بێ یا سێ زمانە زانێت یا سیاست مەدارێکی گەورەیە هونەرمەندێکی دیارە یا کەسێکی ئەکتیفی ناو بواری هونەر و ئەدەبە لەبەرەوە بۆ من ئەوە زۆر گەورەیە من ئەو خەڵکانێن زۆر باش بابەتەکە چی بوو کاگە ئەحمەد؟ بابەتەکەم لەوێ کۆڕی شعرمە بوو لەوێ شعرمە خوێندەوە ئەو شاعرانەی کە لێرە تەرجەمە کراوەیان نوێترین بەرهەمەکان نەخێر بە ئەوە سوید بوو ئەمە ئیتالی بوو ئەوە ئیتالیا جیایە و ستۆکۆڵم جیایە بە شعرەکانم بە کوردی خوێنەوە بۆ کوردانی ستۆکۆڵم بوو مەبەستم لەوەیە ئەو پارچە شعرانەی کە با بڵێن بە تێکەڵی بەرهەمەکانی خۆدیان هەوڵدیا بوون نوێترین بەرهەمەکانی خۆت من هەندێک لە شعرە کۆنەکانم بخوێندەوە داوایان لێکردم لەبەرەوەی بیرۆریان لەگەڵ گۆرانیانە هەیە وەکو تەمەن و بارگەی خەم و ئەوانەی کاک میکایل و ئەو کاکەمال و ئەمانە کە کراون بە گۆرانی خەڵک بیرۆریە بوو لە سعاتی یەکەمە ئەو شعرانم خوێندەوە لە 20 دقەی دووەمیشە هەندێک شاری تازەم خوێندەوە. زۆر باشە باست لە نوێترین پرۆژەی خۆت کرد ئەو پرۆژەیە بە چ زمانێکە؟ دوا پرۆژەی من دوو پرۆژەی گەورەیە لە ئەوروپایە دەمێکە پێمەڵێن بەڵام ڕێک نەکەوتووە گروپی کابارێتی کوردەیە لە ئەڵمانیا لە شاری بەرلین و لە شاری هادا کۆڕێکی گەورەم بۆ ساز دەکەن لە مانگی سێ ئیشەڵاوە هەموو شتێک تەواو بووە کۆڕی شعریە بەڵێ کۆڕێکی شعریە بۆ کوردانیەوێ کاک کاروانی عەلی مەجۆل و کاک ڕزگار منزیر و کاک هیوا عەونی ئەوان سەرپەرشتی ئەو کۆڕەکەن بووم ئەوە ئەو کۆڕەم لەوێ هەیە کتێبەکەشم
لە ئایندێکی نزیکە ئێستا لە ئیشایە کاک حەسەن عەلی ساڵح کردێتی بە فەڕەنسی و دکتۆر بەرزان یاسین بەداخەوە من لێرە ناوی دکتۆر بەرزان یاسینم زۆر بیرچوو ئەبێ سپاسی بکەم لەمەشیانە توێژینەوەی لە شیعرەکانە نووسیوە و لە ئیتالیەکەشان نووسیوێتی و لە فەڕەنسیەکەشان نووسیوێتی لە بە دوو زمان ئەو پیاوە بەشدار بووە لەگەڵم و ئەویش دامێکی گەورەی کردو. زۆر باشە کاک ئەحمەد لە دوای سازدانی کۆڕ لە هەر وڵاتێک بێت بە تەنها با بڵێن تێکستە شیعریەکان ئەخوێنیتەوە و پێشکەشیەکە یان دواتر قسە و باسی زیاتر دەربارەی تێکستەکان و لەبەرەوەی خەڵکی ئەوروپا دەرفەتی زۆر کەمەوەی من دیقەتم ماوەکو لای خۆمان نییە کە لەگەڵ شەمۆ یەکشەمەیەکێ کە لەگەڵ کۆڕەکە تەواو بێت ئەو هەموو قەرباڵخیە دوو کەس نابینیتەوە بەدیارتەوە بوەستێتەوە لەبەرەوە تەنیا چێژێکیان پێبەخشی شیعرەکانە خوێنیتەوە بەڵام لە سلێمانی و کۆڕانی لە سلێمانیەکەم قسە و باسی ژە بووە ئەگەر دیقەت بێ من پێش و کۆڕانە لە سلێمانی و لاوجێ زۆرم کۆڕ کردووە. دەستەکانت خۆش بێ بە هیوای کاری زیاتر زۆر سپاس بۆ کورساتی خۆشەویست.